دیارە چین زۆر نیگەرانە لە نزیک بوونەوەی تایوان و ئەمریکا لە ڕابردووشدا کە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی پێشووی ئەمریکا سەردانی تایوانی کرد مانۆڕێکی سەربازی گەورەی لە دوورگەی تایوان ئەنجامدا چین. منەوێت گفتوگۆی زیاتر لەسەرم بابەتە بکەم بەڕێز بژار تاها خەلیل شارەزای پەیوەندیانەوە دەوڵەتیەکان لە ستۆدیۆکانی کوردستان 24 لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک بژارم کاتت باش، زۆر سپاس کە بەشداریت لەگەڵم. یعنی کە سەرۆکی تایوان لە کۆشکی سپی پێشوازی لەیەکرێ لە کاتێکدا کە چین هەردانی پێدانانێ، ئەمە ماباتەوە سەر ئەو ناکۆکیە گەورانەی نێوان ئەمریکا و چین کە چین ئامادەیەکی باشی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئێوارەتان باش، ئێوارەی بینەرانی خۆشەویست باش. دیارە ناکۆکی نێوان چین و ئەمریکا خەت و خاڵەکەی لە ئێستاوە دەرنەکەوتووە. ئەم ناکۆکیە لە سەروەختێکی زۆر زووەوە هەر هەبووە بۆ پێی کە چین مرکزی دووهەم لە عالەما داگیرەکات بۆ بڵێن ئینتاجی سناعی. ئێستا بمانێ نەمانێت لە مرکزی دووهەمی عالەمایە و قسەلۆک لەم لاولۆلالەوە هەیە کە لە ساڵی دوای 2023 ببێتە مرکزی یەکەمی عالەم، کەواتە سین تەواوی بازاڕەکانی جیهانی بە بەروبوومە سناعیەکانی خۆی داگیر کردووە. لە ئەوروپاوە بۆ ئەمریکا، بۆ شەرقی ئەقسا، بۆ دەوڵەتە خەلیجیەکان، بۆ هەموو دەوڵەتە عەرەبیەکان. کەواتە ئەمە لێرانە شەڕی اقتصادە، شەڕی هەژمونی اقتصادیە. لە بیرمان نەچێت کە تایوان لە 1992 ئینتاجی ئەلکترۆنی بۆ ئەو شەریکاتانەی سیارەن، بۆ شەریکاتی سیارە لە سیارە و بیگرە حتا ئالاتی زراعیش باشە هەچی بەشە ئەلکترۆنیەکانی هەیە لە تایوان دەرەچێت. کەواتە تایوان بۆ خۆشی مرکزێکی سیناعی اقتصادی گەورەیە. ئەگەر بگەڕێنەوە سەر پێشینەی سین لە مؤتەمەری 20 حیزبی شیوعی سینیە باز لە یەکێتی خاکی سینەکەن، سینی گەورە کە تایوان بەشێکی دانەبراوە لە سین و بە هەمان شێوە یاسایەکیان هەیە، یاسای پارێزگاری لە یەک پارچەی خاک کە لە مادەی هەشتی ئەو یاسایە کە لە ساڵی 2005 پێم وا بێگەر بە هەڵانە چوو بێتەمە و یاسایە دەرچووە، باز لەوە ئەکات ئەڵێ ئەگەر هات بە سلمی ئەم یەکبوونەوانە بەس ئەو بۆ دەوڵەتە منفەسیلەکان، بۆ دەوڵەتە جوداخوازیەکان ئەگەر هاتوو بە شێوەیەکی ئاشتی یەک نەگرنەوە بەکارهێنانی خیاری عسکەری ئەگەرێکی دوور نییە. زۆر باشە تێگەم ئەگەرێکە لە ئارایە بەپێی یاساکەی خۆیان. بەڵێ بۆچی چین و ئەمریکا ینی ئەوەندە سەرنجیان لەسەر تایوانە؟ مەسەلەکە سەیکە، مەسەلەکە شینی هەریسەکەی نەکشینی تایوان خۆی. ئەو تاقە ئینتاجی کە لە تایوانە هەیە، وەکو ئەرزم کردی لە 1992 بەشە ئەلکترۆنیەکانی هەموو کارگەکانی کە هەیە مەسەن لە دروستکردنی سیارە حتا ئالەتە زراعەکانیش باشە. ئەو بەشە ئەلکترۆنیانەی ئەو شەریکاتانی کە لە ئەمریکا هەیە هەمووی لە تایوانەوە دەرەچێت کە پێوتر شەرائح ئەلکترۆنیە باشە. ئەم شەرائح ئەلکترۆنیانە لە تایوانەوە ئینتاجەکەی دەرەچێت لە 1992 عالەم لەوێ لە تایوانەوە دەرەچێت. کەواتە تایوان مرکزێکە جێی مشتومڕە باشە. یعنی ئەگەر سێری خواستە شاراوەکان بکەین، شین بۆ شتێکەکە و ئەمریکا شین بۆ شتێکی کاکە، بەڵام ئەم دوو مەسلحەتە لەکوێ بەریەککەوتون؟ لە تایوانە بەریەککەوتون. ئەویش ئەوەیە کە ئەمریکا ئەوێت مەعامیلەکانی نەوەستێ لە ڕووی پێداویستی شەرایحی ئەلکترۆنیەوە. لە کاتێکا کە سین بێجگە لەمە شەرعیەتێکی بەخۆی داوە کە یەکێتی خاکی سینە کە لە کۆنگرەی 20 حیزبی شیوعی سینە سەرۆکی سین باسی کردووە. ئاگادار بن لێرانە سین یەک حاڵەتەیە توخوا ئەمە ڕووناکی بخەمە سەر ئەمە. لە ئەسلی نیزاعەکە نیزاعی بینی قوتبی ڕەسمالیەت و قوتبی ئیشتراکیە، بەڵام سین نەهاتووە تەرویج بکا بۆی کە دەوڵەتێکی ئیشتراکیە و ئایدۆلۆژیای خۆی بەسەر جیهانە بسەپێنێ. بە پێچەوانەوە سین هاتووە لە کێشمی اقتصادیەکەیەوە ئەچێتە ناو بابەتەکانەوە و سین ئەوەندەی کە توانیوێتی تەنمیەی سناعی خۆی بکە لە ناو داخل و لە خارجیشە بە شێوەیە کە قسە و قسەلۆک هەیە لەسەرەوەی کە لە ساڵی 2023 بێتە مرکزی یەک، لە ئێستا مرکزی باشەکەواتە من و تۆش لەسەرەوە هاوڕاین کە چین توانیوێتی بازارەکانی بەشێکی زۆر لە وڵاتانی جیهان کۆنتترۆل بکە. ئەمە بابەتێکە، بەڵام بابەتێکی دیکە ئەوەیە کە بۆ نمونە ئەگەر باس لە
هەژمونی سیاسی چین بکەین ینی وڵاتی وەکو ئێران و سعودیە چەندین وڵات کەوتنە نێوانیانەوە نەیانتوانی نزیکیان بکەنەوە لەیەک بەڵام خۆتەزانی کە لە سەردەستی چین ئەو دوو وڵاتە نزیک بوونەوە لەیەکەوە تا هەردوو لابانگەشتنامە بۆ یەکەنێرن بۆی سەردانی هەم ئێران بکرێن سعودیە کەواتە پێتان وایە جگە لە هەژمونە ئابوووریەکە سین لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ناوچەکە هەژمونی سیاسی و سەربازی خۆشی زیاد دەکات؟ لە ڕووی سەربازیەوە پێم وانە کە سین بتوانێت منافەسەی ئەمریکا بکە لە ڕووی تەکنەلۆژیای سەربازیشەوە بەڵام مەسلەیەک هەیە لێرانە مەسلەی اقتصاد و مەسالیح اقتصادیەکانە ئەوەی کە هەیە و ئەوەی کە لە ساحەکان ڕوئەیە مەسلەی سعودیە و مەسلەی ئاشتەوایی نێوان سعودیە و ئێران پێم وانە بەو شێوەیە جگە لەو ڕاستەیەکی لە فاکتەرەکان سینەکە ئەمەی کردووە ئەم ڕێکخستنەوەی لە نێوانیانە دروست کردو مەسلەی اقتصادیەکەیە بەڵام من پێم وایە کۆمەڵێک چۆنەڵێ شتی خواستی تری سیاسی شاراوە هەیە لە پشت هەم سعودیەوە و هەم ئێرانەوە یعنی ئێران بۆ خۆی لە وەزعێکی سیاسی با بڵێن ئەمنی نامستەقڕایە و ئەگەری لێدانی هەیە بەهۆی مەسلەی نەوەویەکەیەوە لەبیرە نەچێت سعودیە ساڵەهای ساڵە لەگەڵ ئێرانە لەم تەنافوسان لە منافەسەیە هەن ئەمە بابەتێکی ترە نامانێ بچینە ناو ئەو بابەتەوە بەڵام ئێمە یین لەسەر مەسلەی سین و لەسەر مەسلەی سین و ئەمریکا قسەکەین سین و ئەمریکا ئەمە کێشەکانیانە بەڵام ئاگادار بن لە گەرمەی کێشەکانیانە لە گەرمەی ئەوەی کە ئەوان لە کێشمان کێشەکێشان هێشتان لە ناو خۆیانە کۆمەڵی خاڵی هاوبەش کۆیانە کاتەوە بەداخەوە کات نییە باسی خاڵ هاوبەشەکان بکەین ئەگەر نادەمیزەوەشت لێ بپرسم کاک بژار زۆر سپاس کە میوانم بوویت بەڕێز بژار تاها خەلیل شارەزای پەیوەندیە نێودەوڵەتیەکان سپاس لە خزمەت